ئەم ئێوارەیە هونەرمەندێکی دەنگخۆش وەکو لە سۆشەڵ میدیای کورساتیشۆ ئاماژەمان پێکردبوو کە میوانیم ئێواری کورسان مەگەزین چێ بێت هونەرمەندی دەنگخۆش بۆکان هاورامیمان لەگەڵا بێت کە دوێنێ نوێترین بەرهەمی خۆی بە ناوی ڕێی بیرچوون بڵاو کردەوە جا ڤیدیۆیەکی لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی خۆی بڵاو کردوتەوە لەویایە ئاماژە بە ئەم بەرهەمە نوێیە کات و باسی لێواکات بەڵام من ئێستا پێتان ناڵم باخۆی بۆتان باس بکات کە بەرهەمی ڕێی بیرچوون لەسەر چییە و چ خەونێکی مناڵی ئەم هونەرمەندەی تێدا بەدی هاتووە کاک بۆکان بەخێربی بۆ سودوی کورسان مەگەزین و ئێوارەت باش زۆر سوپاسانەکەم سپاس بۆ بینەرانی کورسات من خۆش حاڵم کە جارێکی تر بە بەرهەمێکی نوێەوە ئێمەوە نێو ئەم کەناڵە سەنگینە زۆر سوپاسانەکەم مەمنونم زۆر سپاس بۆ تۆش کاک بۆکان کاک بۆکان ئەجا پێم بڵێ ڕێی بیرچوون بەرهەمی ڕێی بیرچوون ئەم بەرهەمە باس لە چیەکە و چ خەونێکی منداڵیت لە ڕێگەی بەرهەمهێنانی ئەم بەرهەمەوە بەدی هاتووە سپاس دەکەم ڕاستی ڕێی بیرچوون وەکو هەمووەکو کلیب هەمووەکو گۆرانی ئەزمونێکی نوێیە بۆ من ئەگەر بمەوێ باسی چیرۆکی دروستبوونی گۆرانیەکە بکەم ئەڵبەتە من لە نێو پرۆفایلی شاعری عزیز کاک خالید مەجید فەرەجا شیعرەکانی مە خوێندەوە ئەم شیعری تیا پۆستکرا بوو ڕاستی داوای شیعرەکەم لێ کرد کە من شیعرەکەم خوێندەوە شیعرەکە جوان بوو بەلامەوە واتە هەستی جوڵاندم گۆرانی بێژ ناتوانێت هەموو شیعرێ بکا بە گۆرانی تا ئەو شیعرە نەبێت کە لەگەڵ یایەکەگرێتەوە هەستیە جوڵێنێت خۆشبەختانە ئەو پێی خۆش بوو کە من شیعرەکە بکەم بە گۆرانی و من یەکسەر بیرۆکەیەوەم بۆ هات کە مامۆستا عەدنان کەریم ئاوازی بۆ دابنێت هەڵبەتە من پێشتر داوای ئاوازم لە مامۆستا عەدنان کەریم کردو یعنی هەرم پێشم شیعرەش لە ڕێگەی هاوڕێیەکی نزیکی خۆیەوە کە لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆی پرۆفیسۆر دکتۆر دیار کەمال کە ئێستا مامۆستایە لە زانکۆی سلێمانی دکتۆر لەگەڵەوەی کە اختصاسەکەی خۆی وەرزشە بەڵام گوێگرێکی باشەوە بینێکی باشی هەیە لەگەڵ ئەدەبیاتە ئیتر جارجار گۆرانیم بۆ نێرە شعرم بۆ نێرێ قسە ئەکەین لەو بارانەوە ئەو هاوڕێیەکی نزیکی مامۆستا عەدنانە لە ڕێگەی ئەوە سەرەتا داوای ئاوازێکم لە مامۆستا عەدنان کرد جوابەکەی بۆ هێنامەوە وتی مامۆستا عەدنان وتی با هەوڵی زیاتر بات زیاتر بەرەو پێش بچێت طبعا جوابەکەی مامۆستا عەدنان هیچ ڕقێکی لای من دروست نەکرد و هیچ کاردانەوەیەکم نەبوو وتم هەوڵەیە کاتە هەوڵەیە و پێشی گەشتی بەردەوام وتم هەوڵەیەمەوە بۆ جاری داهاتوو تا گەشتینەوەی کە ئەم شیعرەم بینی بۆم نارد ئەوە بوو کە داوی بۆ مامۆستا عەدنان کەریم مامۆستا عەدنان کەریم وتوی با خۆی تەلەفۆنم بۆ بکە تەلەفۆنم بۆ کرد و ئاوازەکەی دانابوو و بەعودەکەی خۆی تۆماری کردو هەنێ ئامۆژگاری هونەریانەی کردم قسەمان کرد و ئاوازەکەی بۆ ناردم و ئیتر من ژماوەیەک پرۆڤەم تیا کرد و تۆمارمان کرد زۆر باشە ئێستا شەرە دڵخۆشیە بە دەم و چاوتەوە دیارە کاتێک کە ئەو هونەرمەند و مامۆستا عەدنان کەریم لە ئەم بەرهەمەیە یارمەتی دەریتەوە بۆ هێشتا هەرە دڵخۆشە گرۆتینەوەتیایە بێگومان وەک ئاماژەشم پێکرد بوو لە پەیجەکەی خۆما کە من ڕۆژانە گوێم لە مامۆستا عەدنان کەریم گرتووە بەردەوام ئەلبومەکانیم کڕیوە تەنانەت من دڵم نەهاتووە قەت سیدیەکی کۆفی مامۆستا عەدنان کەریم بکڕم هەمیشە چوم ئۆرجیناڵەکەم کڕیوە ئەوەندە هونەرەکەی ئەو بەرزە لای من ئەوەندە بەبایەخە لای من یعنی ئەو پەڕی خۆشحاڵی مەکە من بوومەتە گۆرانی بێژ و ئەو ئاوازمەیاتێ و منەیکەم بە گۆرانی تر ئەو پەڕێتی بێگومان هونەرمەند عەدنان کەریم مامۆستایە هەر لەبەر ئەوەشە کاتێک کە ناوی ئەهێنین پێڵین مامۆستا عەدنان کەریم جا لە ڕێگەی کورسات مەگەزینەوە تۆ چ پەیامێکت هەیە بۆ هونەرمەند و مامۆستا عەدنان کەریم توانی لێرەوە پێی بڵێ من مامۆستا عەدنان کەریم خۆشی ئاگادارە کە چەند گرنگە لای من چەندم خۆشەوێ هونەرەکەی چەند بەرزە نرخێنم بەردەوام گۆرانەکانی ئەڵێمەوە هیوادارم سەلامەت و تەمەند درێژ بێ بمێنێ بۆمان هەمیشە و گۆرانی جوانانە بەدابەگوێی ئێمە دەستە خۆش بێت تۆش هەر بمێنی بۆ ئێمە زۆر سپاس دەکەم دەستە خۆش بێ کاک بۆکان بەرهەمێکی تەواو جیاواز بوو لە بەرهەمەکانی دیکەت یعنەوە سەرباسی ڤیدیۆ کلیپەکە بەڵام ویست ئاماژە بۆ بکەی کە چێم بەرهەمەی تۆمار کردەوە هەروەها میوزیکی ئەم بەرهەمە هیچیە مۆسیقای گۆرانیەکە مامۆستای عەزیز مامۆستا توانا خورشید
تۆ ئامادەی کردووە وەرە مامۆستا عەدنان خۆیش ئەوی هەڵبژار کە مۆسیقاکە ئامادە بکات و تۆمارکردنی گۆرانەکەش مامۆستا عەلی عەتای خۆمان کردوویەتی هەم میکس و ماسەریش هەر ئەو کردوویەتی و کلیپەکەش ڤینۆ گروپ کردویانە زۆر باشە بەڵێ جا ستایلی ئەم ڤیدیۆ کلیپەت جیاوازترە لە ستایلی ڤیدیۆ کلیپەکانی دیکەت ئەم بەرهەمەیان تەواو کلاسیکە جیاوازترە چۆن بڕیارەدا کە ئەم جاران ئەم بەرهەمەت کلاسیک بێت شاد نییە لە هەمان کاتە و لەگەڵ ئەوەشە لەم بەرهەمەیان ناجلی کوردیت نەپۆشیوە بۆچی ئەم جاران ڕاستی ستایلی گۆرانی و مۆسیقاکە بەجلی کوردی نەیە خوارد زۆر باش بەڕاستی ئەم ستایلە کلاسیکەیە خواردوە هەر خۆشم حەزم لەم کلاسیکیە کاتە پێشنیاری چێ بووکە بەو جۆرە بێت پێشنیاری من وەکو چیرۆک ناوەکو سیناریۆ بەڵام ئاوا تەنها مودی کلیپەکەم پێوتن وتم حەزەکەم وابێ ئەوانیش چیرۆکەکەیان دروست کرد زۆر باشە جا کاک بۆکان کاری دەرهێنانی ئەم ڤیدیۆ کلیپە لەلایەن هونەرمەند ئارام سەردارەوە بووە جا کاک ئاراممان هەمیشە بەوە ناسیوە ینی خۆشمان بەرنامەمان لەگەڵا کردو لێرە ڕێز و سڵامان بۆ خۆی و کاک شەهرام هەروە بۆ دایکیشی هەیە مامۆستا کە هەمیشە بە قسەی خۆش بە بەزمی خۆش بە ئەوانە ناسراون جا پێم بڵێ لە کاتی دەرهێنانی ئەم ڤیدیۆ کلیپەیە چ شتێکی خۆش چ بەسەرهاتێکی خۆش لە ئێوە ڕوویە لێسا و پێکەنی دڵی هەم شتێک ڕوویەوە وەڵاهی شتی خۆشە کاک ئارام بەردەوام ینی شتەڵێت ئیتر زۆربیان لە خەیاڵمان نامێنەوە بەڵام کارمەندێکیان لەگەڵا بوو ناوەکەیم بیر نایێتەوە زۆر خاوەخاویشیە کرد ینی کاگارام ئەینار بۆ شتێک ئەو بە حاڵەتی سلۆ ئەڕوات ئێتە تەقلیدی کردەوە من زۆر ینی تا ئێسش ئارام لە بەرچاوە کە تەقلیدیەوی کردەوە زۆر جوان تەقلیدی کردەوە ئیتریانەوە هەر لە خەیاڵمە بەردەوام بیر لێکەمە پێیەکەنم زۆر باشە ڕێز و سڵامان دووبارە بۆی هەیە بۆ هونەرمەند ئارام سەردار جا کاک بۆکان نابێ ئاوشیت دەرەوە لە سۆری کورسات مەگەزین حەزەکەین گوێمان لە بەرهەمێکی تۆ بێ ڕاست ئێستا بەرهەمەکەتمان بینی بەڵام بە شێوەیەکی ڕاستە و خۆش لێرە حەزەکەین بەرهەمێکمان پێشکەشکەی بینەران هەرکە هات وتم کاک بۆکان بەخوا بەبێ بەرهەم ناچیتە دەرەوە حەزەکەین گۆرانێکمان پێشکەشکەی جا بەدڵی خۆ حەز لە کامە بەرهەمە حەز لە کامە بەرهەمی هونەرمەند دەتوانی پێشکەشمان کەیت وەڵاهی نازانم چی بڵێم جایزە شتێکی مامۆستا عەلی مەردانەڵێن ڕۆحی شاد بێت طبعاً من زۆر معجیبی ئەو ستایلە گۆرانی وتنی مامۆستا عەلی مەردانم زۆر بە تاقەت گۆرانیاڵێ یاوە دەنگی کەساسی و بێکەسیەکی پێوە دیارە زۆر حەزم لەو گۆرانی وتنەی مامۆستا عەلی مەردانە ڤیدیۆیەکیم بینی لە تۆڕی کۆمەڵایەتی مۆسیقایشی لەگەڵانە بوو گۆرانیە گەڵێ ینی ڕەنگە بۆ من خۆش بە ڕەنگە لای خەڵک خۆش نەبێ بەڵامی تر من یەکسەر داونلۆدم کردووە لای خۆم جاجا لە سەیارەکەما گوێی لێگرم ئەی باڵا بەرزی نەرم و شێل ئارامی گیانی جەرگ و دڵ ئەی باڵا بەرزی نەرم و شێل ئارامی گیانی جەرگ و دڵ بە غەمزەی چاوی پڕ لە کرد بە غەمزەی چاوی پڕ لە کرد تەوقی سەودایم کەوتە مل جا نازانین حۆری زەمین مەرەم برین تاکەی زاری تاکەی گریان جگەر سووتان تاکەی گریان جگەر سووتان بوومە بریان بە ناچاری بە ناچاری دەنگە خۆش بێ زۆر سپاسکە دڵ نەشکاندین جا پێم بڵێ کاک بۆکان سەری ساڵەوەی نەماوە ئەوەنەمان نەماوە پێ بڵێنە ساڵی 2026ەوە سەرەتا حەزەکەم پەیامێک بۆ گوێگرانی خۆت بنێریت و دوای ئەوەش با بزانین بۆ ساڵی نوێ هیچ هەدیەیەکت ئامادەیە یاخود تەنها ئەم بەرهەمە بوو کە دوێنێ بڵاو کردەوە ئەمە هەدیابێت بۆ ساڵی نوێ وەڵام بەرهەمە بۆ تەواوێتتر بۆ ساڵی نوێ بێت چونکە کۆتاییەکەی بەڵێ چونکە 10 ڕۆژی ماوە و هیوادارم ساڵی نوێ بۆ هەموو گەلی کورد ساڵێکی خۆش بێت ئەم میلەتەی تر ناڕەحەتی نەبینێتەوە بەڕاستی هیوادارم هەمووان دڵخۆش بن هەمووان سەلامەت بن
ئەم بەرهەمە ئەوەی نەماوە بۆ ساڵی نوێ باەتەوە دیاری ساڵی نوێ بێ بەڵام ئیشەڵا بۆ بەهار بەرهەمتەوێت ئەمەوێت گۆرانێکی شاد دیسان وەکو هەلامە وەکو چرای نمرە 20 شتێکی ئاوا تەرتیب بکەم ئیشەڵا. ئینشاءڵڵا بەرهەمانێک کە دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو جا شتێکی تریش لەبیر نەکەم کاک بۆکان یەک یادی کورساتە ئەیچی هەیە بۆ کورسات. کورسات دایم کورسات من یەک پێناسی بچووکم هەیە بۆ کورسات هەمیشە ئەڵێم کورسات ئەو کەناڵەیە کە لەناو خێزانەکەی خۆتا بەبێت ترزەتوانی بەجێ بێڵیت. ئەو جوانترین پێناسەیە ئیتر ئەو فەڕێتی بەڕاستی یعنی مناڵەکەت فێری هیچ شتێکی خراپ نابێت. زۆر سپاس بۆت من جاتی دەستگای میدیای کورسات زۆر سپاسی تۆکەم بۆ کۆمنتە جوانە و بای هەر هەمووی بوو تا ڕوونی کردەوە کە کورسات چمانایەکی هەیە لەلای تۆ جێگەی دڵخۆشیە. زۆر سپاس دەکەین کام ئێوارەیە لەگەڵمان بوویت بە هیوای بەردەوامی بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر بۆ هیواین کە هەمیشە وەکو ئەم بەرهەمە بگیت بە خەونەکانی دیکەشت کە هەتە. زۆر سپاس دەکەم مەمنونم سەلامەت بن ئینشاڵڵا. زۆر سپاس بۆ ئێوە بۆ کورساتیش. زۆر سپاس بۆ تۆش.